ئەم گۆرانیە تایبەت پێشکەشە بە کارە شاوری خۆشەویست بەیادی شاعیری خۆشەویست کاکە ڕەزاق قەشەنگی هەڵا بچین. سڵاو لە تۆ یارەکەم تۆ بۆ ئەوەندە جوانی هەرچی جوانی دنیایە هەمووت بێ بە قوربانی دەڵێی ئاوهەنگی شەوی لەسەر پەڕەی گوڵانی ڕوخسارت هێن دڵگیرە پاشای هەموو دڵانی هەمووت شەرمەزارکردن مانگووە سێرەکانی هەرکەس جارێ بدبینێ دەبتە کۆچی قوربانی وێنەت ناکێشێتەوە تۆ دەستکاری یەزدانی لە تۆ ڕاوەرگیراوە نەخش و نمادی جوانی یەک لە باوەشگرتنت دنیا دێنێ بەپانی سڵاو لە کارە شاوری سڵاو لە کارە شاوری ئەتۆ گەعدەی دەزانی سڵاو لە کارە شاوری پاشای گەعدە چیانی ئەوە جوانی بۆ دەڵێم ئەوە جوانی بۆ دەڵێم نمونەی یەزدانی نام هەوێ ماڵی دنیا پاشای ئەو سەرسینە بم بەختاوەرینترینی سەر دنیا و ئەو ژینە بم دڵخۆشم گەر خاوەنی ئەو سینە بەفرینە بم لێم گەڕێن باغەوانی ئەو گوڵە نەخشینە بم بۆ باڵای کچی کورد ئەو قەد و پەشمینە بم قەت ناتوانم لاستە دڵ بە بوغز و کینە بم مەڕژە گریانت فیدایی ئەو کۆش و ئەسرینە بم پێم کە سەر نییە وەکومەم گەڕ ڕسوای ئەو زینە بم سەر نییە وەک مەمگەڕ ڕسوای ئەو زینە بم هەتاکەی لە جێگای تۆ خاوەنی ئەسرینە بم ئەی تۆی دڵخۆشی دنیام هەتۆم هەبێ پیر نابم
خەڵکی مانگی پێجوانە ئەمن ڕوخساری یارم خەڵکی بەهەشتی دەوێ ئەمن دیداری یارم خۆم با غەریب نازانم ئەمن لە شاری یارم تەمەنی نوعم دەوێ بۆ ئینتیزاری یارە خەڵکی غەمی سەروەتە ئەمن غەمباری یارم نایدەم بە گوڵی خەڵکی یەک دڕک و خاری یارە لەیلا سەری سوڕماوە لە وەفاداری یارم لە سۆز و وەفاداری من قەرزداری یارم بڵاو لە کارە شاوری بە بەرزی لێت دەڕوانم دنیا سەری سوڕماوە یاریە لە جوانی تۆدا هەموو دنیا و ژینی من لە نێو چاوانی تۆدا خۆشترین خانووی دنیا لە نێو دەستانی تۆدا دەلێم گەڕێن با بمرم شەو لە جێژوانی تۆدا هەز بە دڵسۆزی دەکەم لە نامەکانی تۆدا سپاس بۆ وەفاداریت چێم لە ژیانی تۆدا شەرتە نەشگێنم بڵێم لە پاڵ پەیمانی تۆدا دەبمەمۆم دەتوێمەوە من لە شەوانی تۆدا دەبمەمۆم دەتوێمەوە من لە شەوانی تۆدا پاییزیش چرۆ دەکەم من لە خەزانی تۆدا سڵاو لە کارە شاوری سڵاو لە کارە شاوری گەحدە دەکا بۆدا سڵاو لە کارە شاوری گەحدە بەو بارەی دەکا ئەوە لە خزمەتی دام هونەر بێدڵی ناکا دووبارە مامە کارە گاڵتە بە پارەی دەکا دووبارە کارە شاوری گانە بە پارەی دەکا ئەوە جوانی بۆ دەڵێم هونەر گەحدەی بۆ دەکا گەحدەی کارە شاوریە هونەر بێدڵی ناکا کاکە باران بالەیدا کاکە ئارام بالەیدا بەرزان ڕمبەی تێ بکە گەحدەی مامە کارەیە هونەر بێدڵی ناکا ئەوە جوانی بۆ دەڵێم سڵاو لە بەرزیت دەکا ئەوە جوانی بۆ دەڵێم سڵاو لە کارەی دەکا
هەرکەس تێ پێت بڵێ گیان دەبڕم دەماری گیانی هەرکەس تۆم لە ژین دەرکا دە شێوێنم ژیانی ئەوینت هیوای دنیای بۆ ژینی من هیانی ئەوینت هیوای دنیای بۆ ژیانی من هانی بۆ عەشقت نادەم لە دەرهوا بە سووک و ئاسانی دڵم لە تۆ بەرنابێت تۆ بۆ ئەوە نازانی من گەکەوە نابینم تۆ لە من چۆن دەڕوانی دڵم لە تۆ بەرنابێت تۆ بۆ ئەوە نازانی من وەک تۆ کەس نابینم چۆن تۆ ئەوە نازانی بەختم بە تۆ وەک بەندە گوڵی گوڵزاری جوانی گوڵبەری ڕێی ئەوینم خەمی تۆم لەسەر شانی تۆی بۆ من ڕاستە یەقین بۆ من درۆ و هەوانی هەر ڕۆژە و بۆ خەمێک بین دەگری گەرمی دەستانی دارێک لەقی زۆر هەبێ بەرز نابێ و ناتوانی دارێک لەقی زۆر هەبێ و بەرز نابێ و ناتوانی سڵاو لە کارە شاوری تۆ لە گەعدە دەزانی سڵاو لە کارە شاوری تۆ لە گەعدە دەزانی